سڵاوتان لێبێت من سام ئەحمەدم ئەمڕۆ پێداچوونەوە بۆ کتێبی ئەفسوون دەکەم لە نووسینی سەلاحدین دەمیرتاش و لە وەرجێڕانی فەرهاد چۆمانی. ئەم کتێبە ژانرەکەی ڕاست نییە ئەگەر بنەم ژانرێکی ڕۆمانسیە، بەڵکو زیاتر ژانرێکی دراماییە. کتێبە زیاتر کتێبێکی کۆمەڵایەتیە، باس لە چیرۆکێکی کۆمەڵایەتی دەکات، وەک باز دەکات سێنەوە باس لە سێنەوە یەک لە دوای یەک دەکات کە دووچاری چەندان ڕوودا و دەبنەوە، دووچاری چەندان کوشتن و زیان و ئازار و ناخۆشی و چەندان بابەت دەبنەوە کە دەتوان بڵێن تا ئاستێک هەندێکیان بەیەک دەچن. کە دەڵێم لەیەک دەچن مەبەستمەوە نییە ڕێک چیرۆکان وەکو یەک بن، بەڵام هۆکاری ڕوودانی چیرۆکان وەکو یەکیانی دەبینی پەیامەکان بۆ منە چیرۆکێک ڕێخۆ ڕووداوێک پێشتر لەنەوەی پێشتر ڕووی داوە لەو نەوەیان بە جۆرشتر ڕووداتەوە کە وەڵامی ئەوەی پێشتر دروست دەکات. یعنی دەتوان بڵێن سێنەوە لە دوای یەک ڕووداوەکانی بەسەریاندێ هەر یەکێک کار لەوەی تر دەکات. کتێبەکانی پێشتری سەلاحدین دەمیرتاش هەرێکە لە سەحەر و دەوران و لەیلان و خوێندبەوە. سەحەر و دەوران زۆر بەدڵ بوو کە کورتە چیرۆک بوون، لەیلان زۆر بەدڵم نەبوو ڕاستگویانە بڵێم، بەڵام بەگشتی نووسینەکانی سەلاحدین دەمیرتاش بەدڵ بوو، هەستم دەکرد کە شێوازێکی نوێیە، شێوازێکە کە مەرج نییە معقەد بێ، مەرج نییە فەلسەفی بێ یاخود پەیامێکی زۆر قوڵی سیاسی ئەوانی لە پشت بێ، نەخێر تەنانەت کاتێک پەیامێکی سیاسیشی دەگەیاند بە چیرۆکێکی سادەوە دەگەیاند. یعنی ئەوم زۆر بەدڵ بوو کە چیرۆک شتەکان سادە بوون، هەرچەندە پەیامەکانیان بەقووەت بوو، بەڵام جێڕانەوەکەی سادە بوو، زۆر جار کۆمێدیای لەگەڵ بوو. لە هەندێک خاڵ هەن کە حەز دەکەم باسییان بکەم ئاخۆ کتێبەکە بۆ بەلای من کتێبێکی سەرکەوتوو بۆەوە چەند خاڵی پێدەدەم، یاخود ئەگەر خاڵێکی لاوازیشی هەیە خاڵە لاوازەکانی حەز دەکەم باز بکەم. یەکێک لەو خاڵانەی کە لەو کتێبە زۆر بەدڵم بوو ئەویش بابەتی ڕێزم و یاخود شێوازی ڕۆیشتنی چیرۆکەیە، یان با بڵێن ستۆریلاینی چیرۆکەکە کە دەتوان بڵێم ئاستێکی دیاریکراوی هەیە، ئاستێکی بۆ ئاراستەیەک هەیە، یاخود دەتوانم بڵێن ئامانجێک هەیە کە دەیەوێت بۆی بچێت. یانی دەبینی کە چیرۆکان ڕوودەدەن، هەرچەندە دواتر لە خاڵێک باز دەکەم کە چیرۆکە هەندێک شوێنی ئالۆزە، بەڵام بەگشتی هەست دەکەێت کە ئەوە ئامانجێک هەیە، کۆتاییەکی هەیە کە کۆتاییەکە هەموو بەیەک دەگات. یعنی نووسینەکانی سەلاحدین دەمیرتاش عادەتەنوان بۆ نمونە بە کارکتەر دەینووسێت، یعنی تۆ لە ڕووی کارکتەرێکەوە دەیبینی، دواتر دەچێتە لای کارکتەرێشتر کە چیرۆکی خۆی باز دەکات ئەویش. یعنی لە سەرەتاکەی چەند کارکتەرێکە هەمویان باش لە چیرۆکی خۆیان دەکەن، هەندێکیان چیرۆکیان کۆنە، هەندێکیان ئێستا ینی دەبینی چیرۆکان دووسێ چیرۆکی جیاوازە، هەز دەکەی کە لەوانەیە دووسێ کتێبی جیاواز بێ، بەڵام ئەوەی کە لە چیرۆکان بەری دەکرێت ئەوەیە کە هەز دەکەی ئامانجێک و ئاراستەیەک دیارەکە هەموو چیرۆکان بۆ ئەو شوێن دەچن، یاخود هەموو چیرۆکان لە شوێنێک بێک دەگەنەوە و دەرەنجامەکەی لەوێ دروست دەبێت. لەلایەشتر هەر ئەو چیرۆکانە کە ئاراستەیەکیان هەبوو چیرۆکی قوڵ بوون و دیتێڵی زۆریان تێدا بوو، بەتایبەت دیتێڵی کللتوری، دیتێڵ کە پەیوەندیان بە داهاتوی چیرۆکەوە هەبێت، یاخود هەندێک دیتێڵ کە پەیوەندیان بە خودی کوردەوە هەبێت، یاخود ئەو ناوچەیە کە باسی لێوە دەکات، هەست دەکرد کە چیرۆکان دیتێڵ و قوڵاتی زۆریان تێدا. ینی هەندێک حاڵەت هەبوو کە باسی دەکرد لەوانەیە تەنانەت کوردی کوردستانی باشووریش کە ئێمەین باش تێنەگەین، لەوانەیە کوردستانی باکوور کە سەلاحدین دەمیرتاش خەڵکی ئەوەیە باشتر لێ تێبگە. ینی هەست دەکرد دیتێڵ و شتی زۆر جوانی دراوەتی وە دیتێڵەکانیش پێوەستن بە چیرۆکانی ئەوە نەبێ بۆنمونە بڵێن دیتێڵێک گرنگی نەبێت بۆ چیرۆکەکە، نەخێر هەمویان گرنگیان هەبوو بە چیرۆکە. یەکێک لەو دیتێڵانێک کە زۆر بەدڵم بوو کتێبەکە نوێیە، باسی لە چیرۆکە نوێیەکە دەکرد، یاخود ئەو نەوەیە کە نوێیە و باسم سێنەوەی جانەوەی نوێەکە کە ڕووداوەکان ڕوودەدەن، باس لە ڕووداوەکانی بەیروت دەکات کە تەقینەوەیەک ڕوویدا، نازەم ساڵی 2009 پێما بێ تەقینەوەیەک لە کەنارێکی بەیروت ڕوویدا لە لوبنان، باس لەو تەقینەوەی دەکات. یعنی هەز دەکەێت کە ڕووداوەکانی واقعی هێناوەتە ناو چیرۆکە، هەرچەندە چیرۆکەش ئەوەندەی باز دەکەێت چیرۆکێکی خەیاڵیە، بەڵام هێنانی ئەو ڕووداوە واقعیانە و تێکەڵکردنی دیتێڵی زۆر یەکێک بوو لە خاڵ بەهێزەکە. جا هەموو ئەمە وای کردبوو کە چیرۆکێک دروست بێت، چیرۆکێک نەک تەنها سەنجڕاکێش، بەڵکو چیرۆکێک کە خۆی پێوە بگریت، چیرۆکێک کە هەرەوەندێ بکەوێ ناوی حەز نەکەی وازێ بێت. توان بڵم لە ناوەڕاستی کتێبەکە جاری وە هەو 56 لاپەڕەم بە یەک تێک یاخود بە یەک جار دەخوێندەوە حەزم نەدەکرد کە کتێبەکە دابنێن، یانی وات لێ دەکات کە چەندە زیاتر چیرۆکە بخوێنیتەوە زیاتر بەردەوامی لەسەر خوێندنەوەی کتێبەکە. ئەمەش بەڕاستی گەورەی کتێبێک دەردەخایە. کتێب ئەگەر بتوانێت سەرباری ئەوەی کە کتێبێکی زۆرە و لەوانەیە لاپەڕەکانی زۆر بێت و چیرۆکی دوو درێژ بێت، بەڵام ئەگەر وات لێ بکە بەردەوام بێ و حەز بکەی بخوێنەوە کتێبێکی سەرکەوتووە. جا هۆکارێکی تریش کە وای کرد ئەو چیرۆکە یاخود ئەو کتێبە کتێبێک بێت کە خۆی پێوە بگری،
سادەی چیرۆکەیە یعنی ڕاستە باسمان کرد چیرۆکە دیتێر زۆر تێدا بوو ئاراستی هەبوو ئەوانەی هەبوو لە هەمان کاشدا زۆر بە سادەیی باسکراوە ینی چیرۆکێک نییە کە چیرۆکی معقد بەیان هەندێک چیرۆک بۆ منە لەوانێت چیرۆکێک سیاسی بێت چیرۆکێکی فەلسەفی بێت چیرۆکێکی نازانم هەندێک بابەت بێکە لەوانەیە خەڵکانیش تایبەت باشتر لێ تێبێت نەخێت چیرۆکێکی سادەیە باس لە چەند عائیلەیەک دەکا یاخود دەتوانین بڵێن باس لە بۆ ئاغا یاخود خەڵکێکی ئاساییان خەڵکانی وان کە ڕۆژانە ئێمە تەعاملیان لەگەڵ دەکەین و مامەڵیان لەگەڵ دەکەین هەر ئەوەش وای کرد کە زیاتر چیرۆکە چێژدار بێت هەست دەکرد کە ئەوانەی هەن کارکتەری دروستکراوی خەیاڵینی یاخود کارکتەری تایبەت نین لە کۆمەلگا بەڵ کارکتەری ئاسایی دەکرێت ئەو ڕووداوانە بەیانی بەسەر ئێمە تەنان بەسەر کەسێکمان یاخود بەسەر هاوڕێکمان خزمێکمان بێت یان ڕووداوەکانی زۆر لە واقع دەچنە بەرەوەی کارکتەرەکانی و جێڕانەوەکەی زۆر بە سادەیە لە هەموو ئەمانە ڕوویان نەئەدا ئەگەر شێوازی نووسینی سەلاحەدین دەمیرتاش نەبێت بەڕاستی پێم وایە سەلاحەدین دەمیرتاش پێشتریش باسم کرد لە دەوران و لە سەحەر زۆر مەدڵ بوو کە نووسینەکانی سەرباری ئەوەی سادە بوون پەیامداریش بوون بەو سادەیەیان و بەو چیرۆکە سادانە پەیامی جوانیان دەگەیان لە هەمان کاتدا کتێبەکانش چێژ بەخش بوون لەمەشیان بە هەمان شێوە شێوازی نووسینەکە ینی داڕشتنی نووسینەکە داڕشتنی کتێبەکە هەڵبژاردننی هەندێک زارا و هەڵبژاردننی هەندێک ناو هەڵبژاردننی ناوی شوێنەکان ناوی کەسەکان ینی ئەمە وای کردبوو کە زیاتر کتێبەکە سەرنجڕاکێش بێت هەم وەکو چێژ هەمیش وەکو ئەوەی کە کتێبەکە لە ڕووی ئەکادمیەوە لە ڕووی نووسینێکی جوانەوە کە نووسینێکی ڕۆمانی بێت پێم وایە زیاتر سەرنجڕاکێشی بە کتێبەکەدایە یعنی دەبینی لە هەندێک شوێن هەندێک ناو بەکار هاتوو کە ئەو ناوانە زیاتر لە ناو کورد بەکاردن یاخود دەتوانین بڵێن زیاتر لە گوند بەکاردن بەکارهێنانی ئەو ناوانە بۆ ئەو شوێنە شتێکی سەرنجڕاکێشە و لە هەمان کاتیشدا ئەو ناوانە مەرج نییە لە ئەو ناوانە بن کە ئێمە زۆر لەسەریان ڕاهاتن ئێستا بۆ نمونە لە کوردستان ئەگەر بڵێ ناوێک بۆ خەڵکی گوند هەڵبژێرا چەند ناوێکن لەوانەیە ئێمە تەنها ئەو ناوانە هەڵبژێرین کە ناوی زۆر ناسراون و لە کۆندا لە ناو گوندەکان زیاتر بەکارهاتون بۆ منم ڕەسوورە فەتەح ئەو ناوانەیانی ئەوانە زۆر بەکاردێن بەڵام مەرج نیە تەنها ئەو ناوانە بن زۆر ناو هەیە کە بۆ منە میکایل لەوانێ میکایل زۆر هەبوو بێ پێشتر ینی بەکارهێنانی ئەو ناوە هەم ئەوە پیشاندا کە ناوەکە تۆزێک کۆنا ئێستا بەکارهێنانی کەمترە هەمیش لە هەمان کاتدا ناوێکی جیاواز و ناوێکە کە تەقلیدی نیە وەکەوەی ها ئێمە هەر جار نمونەیەک بینەوە من لە کوردی زۆر جار نمونەیەک بینەوە دەڵێن ئازاد یاخود نەوزاد ها ئەو ناوە زۆر تەقلیدیانە کە زۆر دووبار دەبنەوە ئەوە هەم لە ڕووی ناوە هەم لە ڕووی دیتێلەوە هەم لە ڕووی باسکردنی چیرۆکەوە شتانێکی نوێن لە هەمان کاتدا شتانیش سادەن و زۆر بە جوانیش داڕێژراون لە هەمان کاتیشدا ئەوەی کە زۆر بەدڵە لە نووسینەکە ینی زۆر جێگای دەستخۆشی دەتوانم بڵێم من خۆم سەلاحەدین دەمیرتاش دەتوانم بڵێم بە سەرکردەی نووسەر نوێیەکانیدا دەێم نووسەرێکی نوێیە ئەوەندە لە مێژنیە کە دەستی بە نووسین کردووە من هەست دەکەم کە ئەوەیان ئەگەر تەنانەت کوردەکانی خۆمان چاولەوە بکەم پێم وایە ئەوە دەبێت بە جۆرێک لە شۆڕش بۆ نووسینی کوردی من زۆر کتێبی کوردیم نەدەخوێندەوە تا ئەو دواییانە تا ساڵێک ساڵ نیوەک دەبێت بەڵام ئەوەندەی لێم خوێندوتەوە ئەوەندەش کە لە هاوڕێکان لە ئەوانەی کە کتێبی کوردیان خوێنێتەوە گوێم لێ بووە هەز دەکەم کتێبە کوردیەکان هەم لە ڕووی نووسینەوە معقدن هەم چیرۆکەکانیان تۆزێک معقدە هەمیش چیرۆکانیان لەوانەیە زیاتر فەلسەفی ئەوانە بن ئەمەش دوو کێشە هەیە بەڕای خۆم یەک چێژ لە کتێب نایڵ یعنی من خۆم زۆر جار دەڵێم کتێب لای ئێمە دەبێتە هۆی وەڕەزی هەر کەسێک کتێب دەخوێنێتەوە دەبێت بە کەسێکی خەمەوە یاخود دنیا لە پێش چاو تاریک دەبێت ینی دەبێتە کەسێکی ڕژبین و ئەوانن بەڵام لە دنیای دەرەوە دەبینی بەعکسەوە ئەوانەی کتێب دەخوێنەوە کەسانێکی گەشببینن کەسانێک هەمیشە پێ دەکەن بۆیە سێرم کرد و پرسیارم دەکرد ئاخۆ بۆ کتێبەکانی کورد بۆوان ینی هۆکار چیە کە کتێبە کوردیەکان وا لە خەڵک دەکەن کە خەمبار بن و ڕژبین بن دەبینی کە ئەو خاڵیان لە کتێبە کوردیەکان هەیە کە کتێبەکانیان زیاتر کتێبی معقدن کتێبی تایبەتن کە لەوانەیە جیرێکی تایبەت تێبگات زۆربەی جار کتێبی فەلسەفین هەرچەندە ڕۆمانە بەڵام دەیە پەیامێکی فەلسەفی بگەین دەوێت پەیامێکی تایبەت بگەینە کە ئەگەر کەسێک زۆر بیرتیژ نەبێت لەوانەیە باشتەی نەگات بۆیش ئەمە لە ڕووی چێژەوە لە کتێبەکە تێک دەدات ینی هەز دەکەم کە چێژ بە کتێبەکە نایڕێ لە هەمان کاتیشدا پێش بەستم بە یەک بابەت تایبەت بۆ بابەتی سیاسی یاخود بابەتێکی ئاینی یاخود بابەتێکی با بڵێن وەرزشی یان هەر بابەتێک تەنها پشت بەستم بەو لایەنە
یاخود تەنها تەرکیز خستنە سەر ئەو لایەنە پێم وابێ هەڵەیە ینی زۆر جار باسییان کردوە بۆ منە نووسەرێک هەیە دەیەوێت لەسەر بابەتی فێمینیزم و ئەوانە بنووسێت یانی دەبین تەنها بە چاوێک ئەو بابەتە دەبینێت و ئەو ڕۆ دەبینێت بە هەموو چاوەکان سەی ناکە یاخود هەموو لێکدانەوەکان ناخەتە ناو کتێبەکە تەنها بەو چاوێک کە بەخۆی حەزی لەیە بەو شێواز دەبینێت بۆ لە لەوانێت لایەنگەری فێمینیزم بێت تەواو لای ئەوە دەنووسیان لەوانێت دژ بێت دژی فێمینیزم بێت تەواوی بابەتەکەی دژی فێمینیزم ئەوانەیە ئەوە لە کتێب ڕۆمانەکە باز دەکەم من ئیشم بە کتێبە ناخەیاڵیەکان و باسکردن ئەوانە دانیان چونکە عادەتەن ئەوان باس لە فاکت و ڕاستیەکان دەکەن بەڵام ئەوەی کە لە ڕۆمانە وەکو چیرۆک زۆر هەڵێتەوە تەنها پشت بە یەک لایەن بەستی یاخود تەنها تەرکیز لەسەر یەک لایەن بێ جا ئەوەی دەبینم لە سەلاحین دەمیرتاش لە کتێبەکانی پێشتری و لە ئەو کتێبەشی هەز دەکەم کە نەک تەنها پشتی بە یەک لایەن نەبەستووە نەخێر بەڵکو دەبین لە هەر چیرۆکێک لایەنێکە کە لەوان لە لایەنەکەی تر دژی بێت ینی لەویان بۆ منە کەسێکی زۆر دینێ لەویان کەسێکی زۆر دەتوان بڵێم بێدینێ جاگرنجی ئەوە لە چێ کە تۆ چەندەها ڕابێنی کە بیخێتە ناو کتێبەکە من پێم وایە کتێب یەکەم شتی بۆ چێژە کتێب زۆر گرنگە تۆ چێژی لێبینی دووەم شت دوای ئەوەی کتێب بۆ چێژە کتێب مەرجنیە پەیامەکەی نووسەر بە تۆی بڵێت ئەگەر نووسەر بە تۆی گوت کە پێویستە ئەو هابێت ئەو پێم وابێ هەڵەیە جا لەم کتێبەش سەلاحەدین دەمیرتاش بە هەمان شێوە زۆر بە جوانی توانی بێتی کە ئەو بابەتە پیشان بدات لە هەمان کاتدا ڕای هەموو لایەنەکان وەربگرێت یاخود هەموو لایەنەکان بە هەند وەربگرێت بۆ منە لەوانەیە لە شوێنێک باسی کابرایەکی گوندی بکات یاخود کابرایەکی عەشار بکات بیرکردنەوەکانی ئەو خراوەتە ناو کتێبەکە لە هەمان کاتدا بۆ منە کەسێکی شاری بێت یاخود کەسێک بێت بۆ منە وەکومان پێی دەڵێن موسەقف یاخود شارستانی بێت و ئەوانە بێت ینی جیاوازی ڕای هەردووچیان وەردەگرێت نەک ئەوەی کە ڕایەکەیان بەکەم دابنێت یاخود ڕایەکەیان بە دواکەوتو دابنێت نەخێر ڕای هەردووچیان وەردەگرێت شێوازی خوێنەوەی هەردووچیان بۆ ژیان وەردەگرێت و دەخات ناو کتێبەکە هەموو ئەمەشی ئەنجام داوە بە شێوازێک کە شێوازێکی فەلسەفیانە نەبێت شێوازێکی سادە بێت زۆر کتێب هەیە هەرچەندە ئەو پەیامە دەگەێنێت بەڵام لەبەر ئەوەی زۆر گرنگی بە فەلسەفە و بابەتە قوڵەکان دەدات لەوانەیە زۆر جار چێژی نەبێت یاخود لەوانەیە خەڵکەکە ئەوەندە پێیان خۆش نەبێت هەر بۆشە زۆر جار دەبین ئەو کتێبانە بەشێکی دیاریکراوە یاخود کەسانێکی دیاریکراو هەن کە ئەو کتێبان دەخوێننەوە و ئەوانش کە دێنە خوێنەوە زۆر جار لەوانەیە پەیامێکی نێگەتیڤی لێوەربگرن لەبەر ئەوەی زۆر جار ڕایەکان یاخود بیرۆکەکان لەسەر لایەنێک قەتیز دەکات و تەنها ئەو لایەنە بەڕاست دەبینێت و لایەنەکەی تر بەڕاست نابینێت بەڵام ئەو کتێبە نە ئەوەی تێخستووە کە تاکە لایەنە بیر بکاتەوە ناوەش کە بە شێوازی فەلسەفی و قوڵ نووسرا بێت کە بەشێکی دیاریکرا و تێی بگات خاڵشتر کە هەمیشە لە کتێبەکانی سەلاحەدین دەمیرتاش ئەو چوار کتێبێک کە خوێندوتمەوە بەدیم کردووە لەو کتێبەش بە ئاستێکی بەرزتر بینیومە ئەویش کۆمیدیایەکە کە کۆمیدیایەکی دەتوانم بڵێم کوردەواریە کۆمیدیایەکە کە لەوانەیە ئێمە زیاتر چێژی لێبین ئێمە زیاتر لێ تێبگەین زۆر جار بەتابەت لەو دوایانە فیلمە کۆمیدیاکان یاخود کتێبە کۆمیدیاکانیش هەندێکیان هەن کە هی ئەمریکین یاخود بە ئینگلیزی نووسراون دەیان خوێندنەوە دەیان بینین لەوانەیە زۆر شتێکی کۆمیدی من بەلا ئێمەوە لەوانەیە لەبەر ئەوەی ئەوە پەیوەندی بە کللتوری ئێمەوە نییە شتانێکی زۆر سەنجڕاکێش نەبن بەڵام بە پێچەوانەوە ئەوەی سەلاحەدین دەمیرتاش لێ نووسیوێتی هەم کۆمیدیاکەی زۆر ڕلێتیدا ینی کۆمیدیاکەی ئێمە تێی دەگەین زۆر جار بۆ نمونە بابەتێک هەیە کە بۆ نمونە نێوان کوڕەکە و دایکی هەندێک حاڵەت ڕوویدا کە حاڵەتی کۆمیدی بوون لەوانەیە زیاتر خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شتانەیان بەسەر بێت یان هەندێک بابەتی تر هەیە کە کۆمیدیایە بەگشتی لە گوند شتەکان ڕووداتیان لە سەرکار و ئەوان ڕوودات لەوانەیە ئێمە وەکو کللتوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کورد بە تایبەتی لەوانەیە باشتر لێ تێبگەین جا هەم تێخستنی ئەوانە زۆر جوان بوو هەمیش کۆمیدیاکە کۆمیدیایکی منداڵان نەبوو کۆمیدیای بوو ینی بەڕاستیان حاڵەت زۆر دەخستە پێکەینەوە زۆر بەچێژ بوو کۆمیدیایکی بەڕاستی گاڵتە ئامێز و نوکتە ئامێز بوو کە ئەوەشان زۆر جار زەحمەتە کە تۆ شتێک بینیەوە شش سەرنجڕاکێش بێت لە هەمان کاتدا بەدیش پێکەین ناوی بێت و وات لێ بکات کە لەوانەیە هەندێک جار ئەگەر تەنانەت کتێبەکە سادیش بێت هەرچەندە ئەو کتێب پێم وانە شوێنی وای تێدا بێ بەتایبەت لە ئەو کاتێک کە لە سەرەتاکان تێپەڕ دەکەی و کتێبەکە دەتوان بڵێم دەگەیە بەناوەڕاستەکان ئیدی شوێنی سار تێنامێنێ بەڵام کۆمیدیاکەی زیاتر وای کردو کە کتێبەکە گەرمتر بێت کتێبەکە بەچێشتر بێت پێشەوە ڕیڤیوکە تەواو بکەین لە خاڵە بەهێزەکان خاڵێک پێویستە باس لێەوە بکەم کە پەیوەندی بە نووسەرەکەەوە نییە بەڵکو پەیوەندی بە وەرجەڕەکەوەیە من هەر چوار کتێبەکانی سەلاحەدین دەمیرتاش هەر چواری پێم وابێ هی فەرهاد چۆمانی خوێندوتمەوە
پێم وایە نووسەرێکی تریش کتێبەکانی پێشتری وەرجێڕا و بەڵام من هی فەرهاد چۆمانی خوێندوتەوە. ئەوەندەی من بینمەوە لە کتێبەکانی پێشتر سەحەر و دەوران و ئەوانە وەرجێڕانێکی جوان بۆ وەرجێڕانێک بۆ کە گونجاوە لەوەیان دەقات جوانتری کردووە. ئەوەی زۆر تێبینیم کرد لەو کتێبە یەکەم گونجاندنی هەندێک بابەت بوو کە لەوانەیە لە کوردستانی باکوور ڕووبدات بەڵام لێرەها بە هەمان شێوە ڕوونەدات بۆیە لە کاتی وەرجێڕانەکە زۆر بە جوانی وەری جێراوە کە ئێمەش هەستێکی وامان بۆ دروست بێت کە نووسەر باسی دەکات یان شوێنی وا هەبوو کە بۆ نمونە نوکتەیەک لەوانەیە لەوێ بجێدرێتەوە بەڵام بۆ ئێمە زۆر کۆمیدی نەبێت یاخود ئێمە زۆر پێوەست نەبێت پێیەوە بۆیە ئەو وەرجێڕانێکی بۆ کردووە کە لەگەڵ ئێمەش بگونجێت تەنانەت هەندێک جار کە نوکتەکەشی نووسیوەتەوە بۆ نمونە نوکتەکە شێوازی تورکیەکەی نووسیوەتەوە یاخود شێوازی کوردستانی باکوور نووسیوەتەوە و لە خوارەوە شێوازی کوردستانی باشوور یاخود ئەو شێوازێک کە ئێمە بەکاردێنین ئاماژەی پێداوەیانی تەرجمەکەی لەو حالاتە زۆر جوانە لە هەمان کاتیشدا تەرجمەیەکی پاراوە بەڕاستی تەرجمەیەکی کوردێکی زۆر ناوازەیە ینی دەتوانم بڵێم یەکێک لە کوردی هەرە سەرنجڕاکێشەکانە کە نە قسەی زۆر قوڵ و تایبەتی تێدایەکە وەکو بابەتەکە قسەی وابن کە لەوانەیە هەندێک کەستیان نەگات نەخێر وتەکان سادەن زمانەکە سادەیە بۆ منە خەڵکانێک بەتایبەت کە ئەوانەی لە گوند و ئەو شوێنانان زمانێکی سادەتریان هەیە زمانێکیان هەیە کە هەموو خەڵک بتوانێت لەیان تێبگات و ئەوانەی شارەکەش زمانێک قورسیان نییە بەڵام لەوانەیە زمانێک تا ئاستێک شاریتر بێت بەڵام هەرچۆنێک بێت وەرجێڕانەکە بەڕاستی زۆر زۆر نایابە بۆ ئەوە دەستخۆشی لە کاک فەرهاد دەکەم بەڕاستی هەز دەکەی پێشکەوتنێکی زۆر باش کراوە لە چاو ئەوانی پێشتر هەرچەندە ئەوانی پێشتریش کێشیانەوە بەڵام ئەوەی لێرە هەیە شتێکی زۆر زۆر ناوازە و نایابە یەک دوو خاڵ دەمێنێتەوە کە من بە خاڵ لاوازە نابینم بەڵام هەندێک جار لەوانەیە ئالۆزی یاخود کێشە بۆ چیرۆکەکە یاخود بۆ کتێبەکە دروست بکەن یەکێک لەوانە بوونی ناوی زۆر و ناوی لێکچوو بوو ناوەکان زۆر شوێن هەبوو کە ناوی لێکچووی تێدا بوو بۆ نمونە دایکەکە و داپیرەکە ئەگەر تەماشا بکەی ناوەکانیان تۆزێک لێک دەچێت یان بڵین هەندێک لە ناوەکانی ناو گوند بەگو ئەو شتانیان لەگەڵ بوو ڕاستەوان نازناون بەڵام لێکچوونەکان زۆر جار لەوانەیە ئالۆزی بۆ چیرۆکە دروست کردبا لە هەمان کاتیشدا ناوەکان زۆر بوون ینی دەبینی چەند کارکتێکی زۆر تێدا جیاواز لە چیرۆکانی پێشتر کە بەشێکی کتێبەکانی پێشتر ئەسڵان کورتە چیرۆک بوون بۆیە کارکتەری زۆر کەمیان تێدا بوو ئەوەش کە کورتە چیرۆک نەبوو لەیلان کارکتەری ئەوەندە زۆری تێدا نەبوو کە بڵین لی تێنەگەین لە کارکتەرەکان یاخود لێمان بشێوێت بەڵام لەوەیان کارکتەری زۆری تێدایە بەڵام ئەوەش ئەو حەقەشی پێ دەدەم کە سەرباری بوونی کارکتەری زۆر و سەرباری بوونی ناوی لێکچوو ئەوانە بەڵام ئەمە نەبوو هۆی شێواندنی چیرۆکەکە ئەگەر بۆ کەسێکی ئالۆزی دروست بکات پێم وایە بەهۆی سەرنجڕاکێشی چیرۆکەوە دێتەوە ناو کتێبەکانی تەنها ئەگەر تۆزێک تەرکیز لەسەر کتێبەکە بێت کە پێشمانەیە تەرکیز لەسەر لا بچێت زۆر بە ئاسانی دەتوانێت لەگەڵ ئەو ناوان ڕابێت بەڵام پێم باش باسی بکەم لەبەر ئەوەی ئەو خاڵەیان بابەتێک بوو کە هەستم پێکرد لە ناو کتێبەکەدا هەبوو خاڵی تریش کە پێم وایە لەوانەیە بە هەمان شێوە بێت بە تۆزێک لە ئالۆزی بۆ چیرۆکە ئەگەر تەرکیز لەسەر کتێبەکە نەبێت و بڵێن بۆ ساتێک ئاگات لێ نەمێنێ ئەویش بوونی ستۆریلانی زۆرە پێشتر باسم کرد کە چیرۆکەکە ئاراستەی دیارە دەزانێت بۆ کوێ دەچێت ئامانجەکەی چییە بەڵام دەبینین لە چەند چیرۆکی پێک دێت جابوونی ئەو چیرۆکانە سەرباری ئەوەی کە خاڵێکی بەهێزە بەڵام لە هەمان کاتدا لەوانەیە لای هەندێک کەس بێت بە خاڵێکی لاواز هەرچەند من خۆم دووبارە لاوازی نبینم بەڵام بوونی ستۆریلانی زۆر و ئەوانە لەوانەیە هەندێک کات ببێتەوە هۆی وەڕەزی یاخود لەوانەیە چیرۆکان لێک دەرنەکەی بۆ منە چاپتەرێک ئەو چاپتەرە تایبەتە بە جانەر کارکتەری جانەرمان هەیە دواتر کارکتەری دوای ئەوە بۆ نمونە کیبارە دوای ئەوە بۆ نمونە بڵێن ئەفسوونە چاپتەری دواتر دێتەوە سەر ئەوەی جانەر کە دێتەوە سەر ئەوەی جانەر لەوانەیە ئەو چیرۆکەی پێشتر لەبیر کردبێت یاخود هاتنەوە بۆ چیرۆکەی پێشتر لەوانەیە تۆزێک زەحمەتی بێت و ئالۆزی بێت بەڵام وە گوتم ئەگەر تەرکیز لەسەر کتێبەکە بە هیچ کێشەیەک بۆ دروست ناکە بەڵام ئەو دوو خاڵە پێم باش و باسییان لێوە بکەم لەبەر ئەوەی لەوانەیە ئەگەر کتێبەکەەوە تەرکیزەوە نەخوێنیتەوە یاخود ئەگەر کتێبەکە بە چێژ و هەروەها لە کەشێکی خۆشدا نەخوێنیتەوە لە کەشێکی ئاسوودا نەخوێنیتەوە لەوانەیە هەندێک لەو بابەتانە وا بکەن کە چیرۆکە بەلاتەوە سارد و سوورتت بێت وەک لەوەی کە چیرۆکە لە ئەسڵدا وایە دوایین پرسیار یاخود دوایین خاڵ کە لەبارەی ئەو کتێبە من بۆم دروست بوو تا ئێستا وەڵامەکەیم نەزانیوە بۆچی کتێبەکە ناوی ئەفسوون کراوە ڕاستە دەزانین کارکتەرێک لە ناو کتێبەکە ناوی ئەفسوونە بەڵام دەبینی کە ئەو کارکتەرە کاریگەری سەرچینی بەسەر تەواوی چیرۆکە
ڕاستە لە کۆتاییدا خۆی و جانەر کارکتەری سەرچین و هەر ئەوان دەمێنەوە بەڵام نازانم بۆ دەبێت تەنها ئەفسون بۆ جانەر نەبوو یان هەر کارکتەرێشتر نازانم ئەویان تۆزێک گوماناوی بوو بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وانە کێشەبێ لەبەر ئەگەر کارکتەرێکیش هەڵبژێدرا بە هەمان پرسیار لەوانەیە دروست بە بۆشە هەڵبژاردننی ئەو ناوە لەوانەیە نووسەر خۆی باشتر بزانێت یانش لەوان لێکدانەوەیە کە بێ من تێنەگەم نازانم حەز دەکەم ئێوەش ئەگەر ڕایەکتان لەسەر ئەو بابەتە هەیە لە کۆمنت لە هەر شوێنێک پێم بڵێن نازانم من بخۆم تۆزێک گومانم لە ناوەکە هەبوو کێشم لەگەڵی نێ و بەڵام جێگای پرسیار بۆ من بۆچی ئەو ناوی هەڵبژاردووە دەبگشتی ئەمە پێداچنەوەی من بوو بۆ کتێبی ناوازەی ئەفسون لە نووسینی سەلاحەدین دێمیرتاش و جێرانەکەشی فەرهاد چۆمانی کردوویەتی ئەو کتێبە من بەڕای خۆم لەبەرەوەی زۆر نایابە 5 تاوای پێدەدەم 5 لە 5 پێدەدەم لەبەر ئەوەی باشترین کتێبی سەلاحەدین دێمیرتاش تا ئێستا خوێن بێتمەوە و ئەگەر یەکێک نەبێت لە باشترین کتێبەکان کە تا ئێستا خوێن بێتەوە بە هەر زمانێک بەدڵنیاییەوە یەکێکە لە باشترین کتێبە کوردیەکان جاچوە جێران بێت چە ئۆرجنال بێت بە کوردی باش یەکێکە لە باشترین کتێبە کوردیەکان کە تا ئێستا خوێن بێتمەوە بۆش پێشنیار دەکەم ئێوەش بخوێنەوە دڵنیام لێوەڕزنابن دڵنیام چێژی لێ دەبینن ڕێک نازانم ئەو کتێبە لەکوێ فرۆشی هەیە یاخود لەکوێ دەفرۆشێ بەڵام من لە کتێبخانەیەک لە سۆران بەدەستم هێنا دڵنیام ئێوە شەگەر لە کتێبخانەکان بگەڕێن لەوانەیە ئەوەتان بەدەست بکەوێ هیوادارم بچم بیکردن و چێژ لە چیرۆکەی بینن من وسام ئەحمەدم سوپاس